ئەو شەو ساڵیادی کاکە محمود خۆشناوە دانیشتنی ئێوە ئەو ئاوازەش بەداوەکاری خۆیتی دووبارە دەکەینەوە هیوادارین بەڵی هەموو جێگران و عەزیزان یاڵە شەریفی سڵاوی دەینووسی بەیانیت بە سۆنی شێتە هەستاوی سەرخۆش بوو ئەو دەمانەی دەهات نامە و سڵاوی دەینووسی بەیانیت بە سۆنی شێتە هەستاوی ئێستا بۆ ڕەنجاوی سرچم لێ گۆڕاوی تۆکە لە خۆت گۆڕاوی لە عەشقیشت دۆڕاوی ئەو شەو ساڵیادی ئەوە یعنی مەحموود خۆشناوی ئەوە چاچی بۆ دەڵێم بۆی دەڵێم بە تەواوی بژار دۆستی لێرەیە لەگەڵاو تا خۆشناوی بۆ عەبدوڵڵا شوانی پێم خۆشە بێنم ناوی ژیار خۆشناو لێرەیە نەڵێ لە من تۆراوی تۆ لە لای من یەکدانەی با منیش یەکدانە بم ئاخر پێم بڵێ تاکەی بەو دووریە دێوانە بم تۆ لە لای من یەکدانەی با منیش یەکدانە بم ئاخر پێم بڵێ تاکەی لە وەشقە دێوانە بم تا بەکەی وەکو مەجنون بۆت ئەلەو کێوانە بم هەتاکەی پەرێشانی ئەو جووتە سێوانە بم تاکەی بە هیوای ماچێ لەو جووتە لێوانە بم هەتاکەی سەرمەست ببم هەر من لە مەیخانە بم لە بۆ زوڵفی ئاڵۆزت دەم گوت لە باشانە بم گەر دەمزانی ئەزیزم هەڵوەتا و گوریانە بم دەزانم گرنگ نییە لای تۆ هەبم یا نەبم دەزانم گرنگ نییە لای تۆ هەبم یا نەبم نەمزانی ڕۆژێ دادێ لە تۆ پەشیمانە بم ئەشکانم دێنە خوارێ وەها سەرگەردانە بم لەبەر سەفەری بێهۆد دنیام زیندان زیرە کرد لە گۆشەیەک دیل و کۆت
دەم حەسرەت کێشاوە لەبەر سەفەری بێهۆد دنیام زیندان نەزیرە لە گۆشە یەک دیل و کۆت باسی وەفاداریە سوتۆری پۆست و بیۆ بەڵام لە تۆ دوور دەکەی بەڵام تۆ درۆ دەکەی ئۆباڵی من بە ئەستۆت پارە شادی ناهێنێ ئادەی وەرەوە سەرخۆت بڕۆ عەمردنە مینێ بڕۆ لای دۆستی درۆت پەشمان ڕۆژانێ کەم بە گریان مردم بۆت خۆزگە و ئاواتم خنکان لە دەریای عشقی درۆت بۆ دووتت هەر تۆم دەبێت بیرتە جاران واتە کۆت بگاتە عەرشی ئاسمان گریان و ناڵە و ڕۆ هەی دنیا باگا بێنێ لە خۆدان و باوکە ڕۆت قەت وەرت ناگرمەوە نەفرەت لە عیشق و لە خۆت ئەوە چاچی بۆ دەڵێم ئەوە چاچی بۆ دەڵێم سڵاو لە کاکە مەحموود و هاتمە دانیشتنی خۆت عید میلادی مەحموودە ئەو شەو چاچی دەڵێم بۆت عید میلادی مەحموودە ئەو شەو چاچی دەڵێم بۆت